20 ساڵ بەسەر بۆردومانی بنکە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی ئەو کات لە ناوچەی هەورامان تێپەڕ دەبێت کە بەرەنجامی پیلانێکی ناوخۆیی و ئیقلیمی بە ئامانجی پەلکێشکردنی کۆمەڵ بۆ نێو شەڕێکی نەخوازرا بوو، بەڵام کۆمەڵ توانی خۆی لەو شەڕەلا بدات و ئەندامانی بپارێزێت. سەرڕای ئەوەش لەلایەن ئەمریکاوە بۆردومانی بنکە و بارەگاکانی کۆمەڵ کرا و ژمارەیەک شەهید و برینداری لێکەوتەوە، بەڵام تا ئێستا لەسەر ئاسی نێودەوڵەتی بریندارانی ئەو بۆردومانە قەرەبوو نەکراونەتەوە. کە ئەڵێن غەدر ئێمە چاوەڕانی شتی باش ناکەین لە خەڵکێک کە نایاری ئیسلامە، بەڵام لە هەمان کاتیشا وەکو ئیتیفاقی کە ئیتیفاقیمان هەبووە هیچ شەڕێکمان لەگەڵیانە نەبووە، لەوە ئەتوانین بڵێن ئەمە غەدرە لێمان کراوە، ئەمە خیانەتە لە کۆمەڵی ئیسلامی کراوە کە ئەو هەموو بنکە و بانگەکانی بۆردومان کراوە چەندین نزیکی لە سەری 50 نەفەرمان شەهید و بریندار بووە و بەو شێوە و کارەساتە بەو شێوە بوو، بەڵام کۆمەڵی ئیسلامی تا ئێستش دەستی گرتو بە سیاسەتێکی نەگۆڕی خۆیەوە کە نەیویستووە بچێتە نێو ئەجندا ئەقلیمەکان و بەکار بهێنرێت لە هیچ لایەنێکەوە، خاوەنی سیاسەتی ڕوونی خۆی بووە. لە بۆردومانەکەدا نزیکەی 50 کادر و پێشمەرگەی کۆمەڵ شەهید و زیاتر لە 60 کادر و پێشمەرگەش بریندار بوون. دوای تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر ئەو ڕووداوە تا ئێستا قەرەبووی مادی و معنەوی کۆمەڵ و پێشمەرگە و کادیرانی نەکراونەتەوە و داوای لێبوردنیش نەکراوە. ئێمە بە زوڵمێکی گەورەی دەزانین کە بەرامبەرمان کرا و دواتریش زیاتر لە 60 نەفەرمان بووە قوربانی لەو هێرشە، تا ئێستاش زۆربەی بریندارەکانمان ئاساری ئەو شەڕیان پێوە دیارە. ئەوە ئێمە ویستمان خۆمانی لەلادەین تووشیان کردین، بەڵام لەگەڵ ئەوەیش ئەلحەمدا سەرکردایەتی کۆمەڵ توانی لە بەشی ئەوەی کە ئەوان ویستیان لەو بەشە گەورەی ئەو پشکە گەورەی زیاتر کۆمەڵی بەری بکەوێت و نەمێنێت، ئەلحەمدا توانی خۆی لێلادا و بە داخێکی زۆر گەورە تا ئێستا لەگەڵ ئەو ستەما کە لە کۆمەڵ کراوە نەتوانراوە هیچ قەرەبوویەکی مادی و معنەوی بۆ کۆمەڵ بکرێتەوە کە ئێمە چاوەڕوانیمان لە نەیارانی ئیسلام و مسلمانان ئەوە نییە وەکو خوا فەرمێ لا يرقبون في مؤمن إلا ولا ذمة، یعنی هیچ چاوەڕێنێکمان هێنێ، بەس لەگەڵەوەیشە لە زۆر شوێنان هەنێ هەڵە کراوە دوایە پۆزیشی بۆێنراوەتەوە قەرەبوو کراوەتەوەوانە. ئێمە چاوەڕوانی ئەوە بووین هەرچەند تا ئێستا نەکراوەتەوە، بەس ئەلحەمدا ئەوەی ئەوان ویستیان ئەوە نەکرا و بۆیان نەهاتە دی. کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا وەکو هێزێکی خاوەن ئیرادە هەمیشە لە هەوڵی چەسپاندنی دادگەری و بەدیهێنانی ئازادی و ئاشتی بووە. لەو پێناوەشدا قوربانی زۆری داوە و ئاڵنگاریەکان نەیانتوانیوە کار بکەنە سەر سیاسەتەکانی، ئەوەشی لە ڕووداوی موشکبارانکردنی بنکە و بارەگاکانی دەیەوێت بە تەواوی جیهانی بڵێت ئەوەیە کە موشکبارانەکە غەدرێکی گەورە بوو کە لێی کراوە. ئێستاشی لەگەڵدا بێت بکەرانی ئەو ڕووداوە و ئەوانەی پیلانگێڕیان بۆ کرد دانیان بەو ڕاستیەدا نەناوە کە هەڵەیەکی گەورەیان بەرامبەر ئەو هێزە سیاسیە کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.